دەجێت تەقەشی هات نا تەقەی چی وڵاکەوە دەجێت تەقەی هەستەمە بڕۆ لە ڕاوچی بن داستە دێ سووکە شێرێژان خێراکە باشە مامۆستای بەخۆدا باشی هەر زۆرە پلیمەک بای خۆی هەیە ئەوە لەسەر ژینگەی بوو ژینگە منتیقەی ئێمە بە حکمیەوەی دوێژ پلیمەکانی ناوێرە منتیقەشی کوێستانیە بەفری زۆرە باری بە تایبەتیمە لە مانجی سێ بووین ئەوانە لە مانجی سێ بەفرێکی زۆرە باری ئەو باڵندانە و ئەو تەیر و تاشێکە لە شاخەیە لەوە ڕایان نامینێ ناشتوان زۆر بێن ناوەدای ناسار خەڵکەکەی گوندان جاران ئەوا بوو خواردیان لۆ برنە شاخی ئەو منداڵش کە لەگەڵ من بوو حکمەتەکەی لەوەیدا بوو ئەو منداڵە لێ سەرا فێرکەم و ڤیدیۆیاگە میشنەمام ئەو منداڵە پەرە بە ئیشەکەی من بدا ژینگەش شتێکی گرینگە بە تایبەتی لەگەڵ هونێرەکەش لەگەڵ ژینگە گونجاییە بە تایبەتی لە وڵاتی ئێمە لە بە تایبەتی لەو سنوورەی ئێمە بۆیە ئێمە ئەوەمان کرد کە خەڵکەکی دیکە چاو لە ئێمە بکە و خەڵک ژینگە دۆزبی خەڵک هەوڵ بدا لە زیاتی پسی ئەو باڵندانە بکوژی خزمەتیان بکە ئەو دان و شتیان لۆ بە لە کاتی بەفربارینێکی زۆرە مەبەستەکەمان لەوە بوو.